يعني بەڕاستی ئێستا بەڕێزان ئیلۆن ماسک تو وەرە ئەم پیاوە هیچ کەس لەو دەوڵەمەندتر نیە ئێستا لە عالەمە. ئەم پیاوە ملیاردێرە، باشە، ملیۆنێ 1,100,000 دەفتەرە، بیری لێکەرەوە، ملیۆنێک 100 دەفتەرە، ئەی ملیارد دۆلار چی؟ 1,000 لەوێ. ئێدی ئازیزانم تۆ وەرە بیر لەوە بکەرەوە ئەم نەفەرە نەهاتووە خەریکی کاتوشتن بێ، ئەڵێ ئێستا زۆر لە کارگەکەمە ئەخەو. یعنی تۆ بیرکەرەوە خانوویەک دەسلێمانی لە هەولێر کە گرانە، خانوویەکی زۆر پێشکەوتوو سیرکە کە بەهایی 2 ملیۆن دۆلارە لە سلێمانی یا لە هەولێر، بزانە چییە اینجا، وەرە حسابی ئەو کە ملیاردێرە. خۆ خانووی تۆ بێتتر خۆ مەگەر بخەوی، مەگەر پاڵ بیت، مەگەر سیر تەلەڤیزۆنی نازانین لە خۆشیە چی ئەو بۆچی ئەبێت لە من و تۆ زیاتر هەوڵ بە لەبەرەوەی خەونێکی هەیە. ئەو بیر لە چیە کاتەوە؟ وەرە بیر لەوە ئەکاتەوە کە چۆن باتریەک دروستکەن زۆر بە سەریعی شەحن ببێتەوە و زۆر بە ناڕەحەتی شەحنەکەی تەواو ببێت. سبەی سەیارەیەک دروستەکان ئێستا حالیان دوێنە سەیری سیارێکی ئەلکتریکی مەکرد لە ئینتەرنێتە، بە 10 دقە شەحنە بێتەوە. زۆر زۆرە، بە 10 دقە، یعنی هەر جیازەکەی 10 دقە شەحنە بێتەوە سیارە. ئەمە خەونە مرۆڤ هێنایەتێت کێ نایەت چواری وەکو ئیلۆن مەسک ئیشیان لەسەر کرد. تۆ وەرە ئەگەر خەونت گەورە بێن وا نەزانی ئێستا هیوا هەیە گەورەترین کێشەی هاوسەرگیریە، هیوایە گەورەترین کێشەیەوەی قەرزارە، هیوایە بەڕێزان نابێ گەورەترین کێشە ئەوە بێت. ئەوە ڕاستە کێشەیە، بەزەوە کێشە بچکۆلەکەیە، ئەبێ کێشەکەی تۆ زۆر زۆر گەورەتر بێ لەو شتان. اینجا ئیتر تۆ ئەتوانی بچیتەوە بە خۆتا و واز نەهێنی و بگەی باشە. تۆ گەر هەدەفەکەت بەس ئەوە بێت تۆ زێ دەرەجە بێنی بڵێ با لۆمەم نەکەن، ئەمە کەی ئەوە ئەهێنێ ئینسان شەو ڕۆژ خەریک. بەڵام کە تۆ هەدەفەکەت ئەوە بێ بڵێ با من ببم بە یەکەمی کوردستان، با من ببم بە عالمێکی گەورە، با من لەم بوارە سبەی بڕۆم ماستەر بخوێنم، دکتۆرا بخوێنم، با من لەم بوارە سبەی داهێنان بکەم، کتێب بنووسم. تۆ ئەگەر خەونەکەت گەورە بوو ئەمڕۆ ناچی بە بەتاڵی وەڵی نازانم و من بۆ سارد و سڕم نازانم چی بکەم. چۆنە بێ؟ کەواتە تۆ هەدەفەکەت بچکۆلێ. ئەوە کەی هەدەفە تۆ هەدەفەوەیە کە شەو ڕۆژی بۆ بخەیتە سەریەک، بزانی کە ئەمە بە زۆر ناکرێت، ئەبێ ئەو پەڕی عەقڵ و تواناتی تیا بەکار بێت.